سڵاوڕێز بەخێربێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 3 لەوانەکانی ڕابردوو باسی پرسیارەکانی لاپەڕە 3 لە یەکەوە هەتا 25 مان کردیە یان کردووە. ئێستا گەیشتینە پرسیاری 26. پرسیاری 26 دەربارەی ڕیزکردنی ژمارەکان، ئەو جارە لە بچووکەوە بۆ گەورە، واتە ژمارە بچووکەکە یەکەم جار بنووسە، پاشان لەو گەورەتر و لەو گەورەتر. ئەگەر بتەوێ زیاتر بزانی دەربارەی ڕیزکردنی ژمارەکان، پێویستە بگەڕێەوە بۆ وانەکانی ڕابردوو پێشتر و لە ڤیدیۆکان باسی ڕیزکردنی ژمارەکانم کردیە لە گەورەوە بۆ بچووک. وانەی ئەوڕۆ دەربارەی ڕیزکردنی ژمارەکان لە بچووکەوە بۆ گەورە گەیشتینە دواهەمین پرسیاری ئەو لاپەڕەیە کە پرسیاری 26. لەو پرسیارەی 3 ژمارە هەیە، ئەو ژمارەیە 6740، ئەو ژمارەیە 7100، ئەو ژمارەیە 6499. هەر لە خینەوەی ژمارەکان دیارە کامە ژمارە گەورەیە، کامە ژمارە گچکەتراوە، کامەیان هەرە بچووکەکەیە یان گچکەکەیە. بەڵام ئەگەر دڵنیا نەبی دەتوانی بەڕێگای ڕەنووسی و خانەی بزانی یەکسەر کامە ژمارە گەورەیە کامە بچووکە. با بچین بزانین کو وەیا چۆن. ڕیزکردنی ژمارەکان لە بچووکەوە بۆ گەورە. ئەم لێرە هەر 3 ژمارەکانم نووسیتەوە، بەڵام بە ڕەنگاوڕەنگ. ڕەنووسی یەکانی هەر ژمارەیەک لە ژمارەکان بە هەمان ڕەنگ، ڕەنووسی دەیان بە ڕەنگی زەرد، ڕەنووسی سەدان بە ڕەنگی کەسکیان سەوز، ڕەنووسی هەزاران بە ڕەنگی شین. ئەو ڕەنگانە هیچ گرنگ نینە کامە ڕەنووس بە کامە ڕەنگی دەنووسی، بەڵام گرنگ ئەوەیە کە ڕەنووسی یەکان بە هەمان ڕەنگ بی، ڕەنگەکەی نەگۆڕی بۆ ڕەنووسیەکان، نەگۆڕی بۆ ڕەنووسی دەیان و نەیگۆڕی بۆ ڕەنووسی سەدان. زۆر بەراوردکردنی ژمارەکان ئاسان دەبی. هەتا ئەگەر ژمارەکان لە خانەش دانەنێی، تەنیا ڕەنووسەکانی هەمان ڕەنگ لەگەڵ یەک بەراورد بکەی، دەزانی کامە ژمارە گەورەیە. با بچین لەبەرەوەی ئەم من خانەکانیشم دروست کردیە، با بچین هەر ژمارەی لە خانەی دانەین و ڕەنگە ئاسانتر بی بەراوردکردن. ئەو ڕەنووسەی کە دەکەویتە دەستی چەپ دەبی لە کام خانەی دانەی لەو خانەی کە دەکەویتە دەستی چەپ. لەبەرەوەی ژمارەکانمان 4 ڕەنووسیە، 4 خانەم دروست کردیە. 3 ڕەنووسی بی 3 خانەی دروست دەکەی، 2 بی 2 دروست دەکەی، 5 بی 5 خانەی دروست دەکەی. نەتوانی ئەو ڕەنووسەی خانەی یەکان بینی داینەی لە خانەی سەدان، ئەوە نابی. هەر ڕەنووسەی لە خانەی خۆی، هەر ڕەنووسەی لە ژووری خۆی، هەر ڕەنووسەی لە جێی خۆی. ئەجگە ڕەنگ بکەی زۆر بە ئاسانی دەتوانی بڵێ یەکەم ڕەنووس لە دەستە ڕاست بۆ یەکەم ڕەنووس بۆ یەکەم خانە لە دەستە ڕاست، کە پێی دەڵێن خانەی یەکان
چوارەکە لە خانەی دەیان، حەفتەکە لە خانەی سەدان، شەشیش لە خانەی هەزاران. یەکەم ژمارە هەر ڕەنووسەی چووە خانەی خۆی. دەچینە لای دووەم ژمارە. سفر کە لە دەستە ڕاست بوو دەچێتە خانەی دەستە ڕاست، خانەی یەکانە. سفرەکەی دی کە خانەی دەیانە دەچیتە خانەی دەیان. یەکەکە کە خانەی سەدانە دەچیتە خانەی سەدان. حەفتیش خانەی هەزارانە، لە خانەی هەزاراندا دەنیشی. ژمارەی سێیەمی شەرئاوا نۆ لە خانەی یەکانە، ئەو نۆیە لە خانەی دەیانە، ئەو چوارە لە خانەی سەدانە، شەشەکەش لە خانەی هەزارانە. ئێستا با بەراوردی خانەکان بکەین ئی هەر ژمارەی. هەرگیز نابی دەست پێ بکەی بە بەراوردکردنی یەکان، زۆر هەڵەیە. هەرگیز نابی دەست پێ بکەی بە بەراوردکردنی، هەرگیز نابی دەست پێ بکەی بە دەست پێکردنی بەراورد لە لای دەستە چەپ دەست پێ دەکا. بەراورد لە لای دەستە چەپە. ژمارەی هەرە دەستە چەپ لەگەڵ ڕەنووسی هەرە دەستە چەپ لەگەڵ ڕەنووسی هەرە دەستە چەپی ژمارەکەی دی. خانە لەگەڵ ئەو خانەی کە ئەوە خانەی هەزارانە لەگەڵ خانەی هەزارانی ژمارەکەی دی. هەرگیز ناتوانانی خانەی هەزارانی ئەو ژمارەی لەگەڵ خانەی سەدانی ئەو ژمارەی بەراورد بکەی، ئەوە بەراورد نییە. ئێستا زانیمان کە بەراوردکردن هەمان خانە بەراورد دەکەین، ڕەنووسی هەمان خانە لەگەڵ یەکتر بەراورد دەکەین، بە دەستە چەپ دەست پێ دەکەین. ژمارەی یەکەم ڕەنووسی خانەی هەزاران شەشە، ژمارەی دووەم حەفتە، ژمارەی سێمی شەشە. لەبەرەوەی حەفت لە شەش گەورەترە، هەم لەو شەشە هەم لەو شەشە، حەفت گەورەترە. کەوا بوو ژمارە ৭١٠٠ گەورەترین ژمارەیە، گەورەترین ژمارەیە. تەواو بووین ژمارەی دووەم لە هەمویان گەورەترە. دەینە سەر ژمارەی یەکەم و ژمارەی سێم. هەردووکیان شەشن. لە خانەی هەزاران ژمارەی یەکەم بە 6 دەست پێ دەکا، ژمارەی سێمیش بە 6 دەست پێ دەکا، یەکسانە. لەبەرەوەی نەتوانین بزانین، هێشتا نەتوانین بزانین کامە لەو ژمارانە گەورەترە یان بچووکترە. لەبەرەوە دێینە خانەکەی دیکە، دێینە خانەی سەدان، خانەی هەزاران بەجێ دەهێڵین، ناتوانین لەوێ بزانین کام ژمارە گەورەیان گچکەیە. خانەی سەدان بەراورد دەکەن لەگەڵ خانەی سەدانی ژمارەکەی سێم، ژمارە یەکەم لەگەڵ سێم، لەبەرەوەی حەفت گەورەترە لە 4. ئێستا زانیمان ژمارە یەکەم 6740 گەورەترە لە 6499. پێی ناوێ بین خانەی دەیان بەراوردکەین یان خانەی یەکان. تازە لەبەرەوەی خانەی سەدان گەورەتر بوو، ئەوە 700 ئەوە 400. تەواو زانیمان کامە ژمارە گەورەترە لە کامە. ئێستا زانیمان بچووکترین یان گچکەترین ژمارە لەو سێ ژمارەیە کامەیە؟ 6499 بچووکترینیانە. ڕیزکردنەکە کووە بچووکترینیان؟ 6499 لە هەمیان بچووکترە. ئەو جەدوایە 6740 7100 لە هەمویان لە هەر سێکیان گەورەترە، لە هەردوو ئەوانەی دی گەورەترە. ئەوە بەراوردکردن بوو، ڕیزکردنیش بوو. بەڵام وا بزانم باشترین شتەوەیە کۆمە یان وێرگوڵ نیشانەک لە بەینیان دانین هەتا بتوانین. هەرچەندە من ژمارەکانم ڕەنجیش کردیە، بەڵام هەر بە کۆمەش دانین لە بەینی ژمارەکان. ئێستا ڕیزم کردن لە بچووکەوە بۆ گەورەترینیان. ئەو ژمارەیە کەوتە ناوەندێ، ئەو ژمارەی لە هەمویان بچووکتر دەرچوو،
ئەوەش لە هەمویان گەورەترە لە هەر سێکیان لە هەردووک ئەوانی دیکە. ئێستا زانیمان ڕیزکردنی ژمارەکان لە بچووکەوە بۆ گەورە کووە ویا چۆنە. ئەگەر بگەڕێنەوە لای پرسیارەکان دەبینین پرسیاری 26 کە ئێستاشی تەڵم کردەوە دووهەمین پرسیاری ئەو لاپەڕەیە بوو. لەبەرەوە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە. لە وانەکانی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێی ئەو کتێبەی دەکەم هەتا ئەو کاتی کە وانەیەکی نوێ دێ هەر خۆش و شاد و بەختەوەربی.